بۆی بزین پەیامەکەی ئۆجەلان چی بووە بینەر و بیسەری ئەم دۆسەیە بن. لە 5 نیسانی ساڵی پارەوە هیچ زانیاریەک لەبارەی ڕەوشی ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلانەوە نەدەزانرا. پاش کودەتای سەربازی 15 تەمووز ئەم ساڵیش نیگەرانەکانی گەلی کورد لەبارەی ڕەوشی تەندروستی و ئاسایشی ئۆجەلانەوە گەشت نەلووتکە و ئەوە شوای کرد کە گەلی کورد تەواوی گۆڕەپانەکان بکەنە مەیدانی چالاکی و گەریلاکانیش چالاکیەکانیان زیاتر و بە کاریگەرتر کرد. دەرەنجامی چالاکی مانگرتن لە خواردن تا مردنی ئامەد لەلایەن 50 سەسمەداری دیاری کورد و چالاکی مانگرتن لە خواردنی یەزیدیان لە ستراسبۆرگی فەڕەنسا دەسەڵاتدارێتی ئاکەپەی ناچار کرد کە ڕێگە بە دیداری ئۆجەلان بدەن و پێش 2 ڕۆژیش مەمەد ئۆجەلانی برای گەشتە ئیمرالی و بۆ ماوەی کاتژمێرێک ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلانی بینی و پاشان لە گەڕانەوەیدا لە ئامەد ڕایگەیاند کە ڕەوشی تەندروستی و ئاسایشی ئۆجەلان باشە. ئەوەش گەلانی کوردستانی دڵخۆش کرد، بەڵام پەیامەکەی ئۆجەلان چ مانایەکیە بوو؟ ئۆجەلان لە پەیامەکەیدا دەڵێ دەوڵەت پیان وتووە کە پاش 15 ڕۆژ شاندێک دەنێرنە لای بەڵام نەیان ناردووە. ئەوەش بەمانەیەوە دێک کە دەوڵەت پرسی چارەسەری و گفتوگۆی ئاشتی ناوێت و شەڕی ڕاگەیاندووە. ئەگینا ئەگەر بیانەوێت پرسەکان چارەسەر بێ دەتوانن بە ماوەی 6 مانگ تەواوی پرسەکانی باکوور و تورکیا چارە بکەن. پەیامەکەی ئۆجەلان پێمان دەڵێت دەوڵەتی تورک نیازی بە چارەسەری نییە و شەڕی هەمەلایەنەی دژ بە بەرخۆدانی ڕەوای گەلی کورد ڕاگەیاندووە. ئۆجەلان لە پشتی پەیامەکەیەوە دەیەوێت بڵێ هێرشەکانی فاشیزمی دەوڵەت لە ئێستادا تەنها دژ بە کورد و تەفگەرەکەی نییە، بەڵکو دژ بە هەموو کەسانەیە کە لە بیرکردنەوەیاندا لە دەسەڵاتی فاشیزم ناچن. ئێستا ئیتر لە وڵاتدا ڕۆژانە بە دەیان کەس تیرۆر دەکرێن و بە سەدان دەستگیر و بە هەزارانیش دەست بەسەر دەکرێن. دەست بەسەر شارەداری و نوێنەری هەڵبژێرداوی گەلدا دەگرن و پارێزبەندی سەر پەرلەمانتارانیان هەڵگرتووە و پەرلەمانیان پەک خستووە. شارەکانیان وێران کردووە و کە لە پور و کولتوری دایان هەزار ساڵیان شێواندووە. سنووری وڵاتان دەبەزێن و هێرش دەکەنە سەر سووریا و ڕۆژاوای کوردستان. ئەوانش هەموو مانای ئەوەیە کە دەوڵەت نایەوێت چارەسەری پێک بێنێ. ئەوەش دێتە مانایەوەی کە دەوڵەتی تورک دەستیان بە کودەتا کردووە و هەموو کە سوورایانێکیش جگەل لە دەسەڵاتدارێتی ئاکەپە زەرمەندی ئەو ڕەوشە دەبن. مرۆڤ بە ئاشکرا لە پەیامەکەی ئۆجەلاندا هەست بەوە دەکا کە تەنها چارەسەری لە ئێستای تورکیادا بۆ پرسەکانی باکووری کوردستان و تورکیا تەنها و تەنها بەرخۆ